ئەوە کەس نزانن سەروەتا من چەندە. ئەس خوب دەوڵەمەندترین کەس زانم سەروێ جیهانێت. لە سەردەمی مەسعود بارزانی ئەو حزبەی بە خەیاڵ بەختەوەرن. لە سەردەمی مەسعود بارزانی بەناوبرا گەورە مەسرور سەری نێچیری خواردووە و ناوسکی وەک سەری ڕەش کردووە. ئێمە سوالکردنین هەموو مانگێک بچین لە دەرگای بەغدادێ. لە سەردەمی مەسعود جێگری سەرۆکی پارتی دوای چەندین ساڵ بۆی دەردەکەوێت کە هەر بە خەیاڵ بەختەوەرە و پۆستەکەی ڕەمزی و سفری دوای فاریزەیە بەهۆی کە لە ڕەقی برا گەورەوە. لە سەردەمی مەسعود شەڕی جووت ئامۆزا و کێشەی بنەماڵەکەیان بە تەواوەتی سەری یەکتریان خواردووە. سەیری یەکتر دەکەن و هەندی پێشینان بۆ یەکتر دەڵێنەوە و دەڵێن دارکرمی لە خۆی نەبێ تەمەنی 1000 ساڵە. جوداخواز دەیەوێت ڕێڕەوی بارزانی باوکی بگرێتە بەر، بەڵام پێی ناکرێت. پێی ئەڵێن دانیشە چاکی مەکە با خراپتر نەبێ، لەبەر پۆست سەری ڕەشت سپی کرد. لە سەردەمی مەسعود بارزانی نامێنێ، بنەماڵە لە بەرپۆست و پارەی خزمکراوی میلەت یەکتر دەخۆن. پارتی ئەو حزبەی بە خەیاڵ بەختەوەرن. لە سەردەمی مەسعود خەڵکی لە مێژووی کوردایەتی دەیانسرێتەوە و هەمووان دەڵێن عەشرەتەکانی سورچی و هەرکی و برادۆستی و شیروانی و ئەوانی تر کە پارتی لە مێژووی قێزەونی غەدری لێکردوون فەرمون بچنەوە زێدی خۆتان، ئیتر نەمان ئەو حزبەی کە بە خەیاڵ بەختەوەر بوون. لە سەردەمی مەسعود چاخۆرەکانی ناوچەکان دەڵێن بەداخەوە ڕێبازی بارزانی هەر بە مردووی لەدایک بوو. بیریان دەچێتەوە بە کێ بڵێن پێشمانکەوە بۆ پێشەوە، چونکە لەبەرکە لە ڕەقی و تاگڕەوی و لە بەسنی کۆنگرا چاخۆرەکانی ناوچە نزیک و دوورەکان بە خەیاڵی بەختەوەر لە ماڵەوە لێی دادەنیشن. لە سەردەمی بارزانی ڕێبەر ڕێگای ڕێبەرایەتیەکەی دەبێ بە خەیاڵ و وتەیەکی خۆیانی بیر دەکەوێتەوە، وەک پەیژە تەنها بۆ چوونە سەرەوە نییە، بەڵکو بۆ هاتنە خوارەوەشە. ئێرە یەکشت بەخۆی خۆم بڵێم، بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم، خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم. ئەم ڕێفرەندۆمەی ئەنجام دراوە نەبوو فەرزکردنی ئەمری واقعە و نەبوو دیاریکردنی سنوورە، بەڵکو بۆ ئەوە بوو گەلی کوردستان بە شێوەیەکی دیموکراتی و ئاشتیانە ڕێی خۆی لەبارەی چارەنووسی خۆی دەرببڕێت. هەڵاتنیش دەبێت کاکە خۆ هەڵاتنیش هەیە و سەجار هەڵاتین چوینە تورکیا چوینە ئێران هەڵاتنیش دەبێت. خەریک بوو قائید قواتی هەڵهات و سیروانم بیر بچێ. لە سەردەمی مەسعود بە خەیاڵی بەختەوەر دەبابەی پڕ لە بەنزینی 690 دیناری ئەهێنێت و سیویەکی ئاب لە ناو خۆیاندا دووبارە ئەکاتەوە. لەو کاتەدا هەندێکی لای خۆیانی بیر دەکەوێتەوە و دەڵێت دەبابە تەنها بۆ ڕۆیشتن نییە، بەڵکو بۆ گەڕانەوەشە. لە سەردەمی مەسعود ئەبێ بە خەیاڵ حەیف بۆ ئەیام زەمان بکەن. لە سەردەمی مەسعود ڕۆژی لە ناوچوونی پارتی دەبێتە ڕۆژی خۆشی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. دەڵێی قانع ئەم بەیتە شیعرەی پڕا و پڕ بە بەرگی پارتی داوتووە، ئەسەف دارێ ئەبێتە کلکی تەور و دارێتر ئەبڕێ، بە ئەم دەردە گرفتارە سەراسەر خاکی کوردانە.